تاریخی دابین کردووە هەمان لە یەک وڵات کۆ کاتەوەنی بەڵام مەسەر نابێت هەر ئەوانە دەرەکەون کە نەخۆشی تاواتی بوو جاران خەڵکانی تر هاتن غێری نەخۆشی تاواتی ئێوە هەم هەرچێکی گەورە و پرس لەسەر ئێوە کەمە بێت هەموو ژنەکانمان داخستە بەس گوندی گەشتنی سەناریانەوە هەر نەبێ بۆ کاتێک ڕەوا بۆ ڕووکردنەوە هەموو سپاس و پێزانینی کە هی هەموو لایەکانی لە جەنابان لە ئیستە و لە ڕابردووی شاگەیانوە ئەو داواکاریانەکان بجێ تەقدیرن نابێت لەبیریان بکەین نابێت کە دۆخەکەت دابینکردنی موچە و بۆ ئەو سێکتەرە لە ماوەی 30 ڕۆژدا دووەم پێدانی سوپاس و پێزانین بۆ سەرجەم فەرمانبەرانی وەزارەتی تەندروستی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە سێەم دابینکردن و پێدانی پارچە زەوی نیشتەجێبوون بۆ ئەوانەی کە لە بەرەنگاری بوونەوەی کۆڕۆندا بەشداریان کردووە هاوشێوەی حکوومەتی عێراقی چوارەم دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست هاوشێوەی گرێبەستەکانی وەزارەتی پەروەردە کە لایەن حکوومەتی هەرێمە بەم دواییە دامەزراوە پێنجەم بە گرێبەستکردنی سەرجەم ئەو خۆبەخشانەی کە لە ناو ناوەندەکەدا کاریان کردو زۆر سوپاس بۆردی ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی و خۆشحاڵین و سپاسی ڕێکخراوەکانی ناوەندی تەندروستی سلێمانی دەکەین کە بە دەنگ داواکاریەکەی هەردوو لامانەوە هاتن بۆ ئەوەی کە ئەو بایکۆتەی لە ڕۆژانی ڕابردووە ڕایانگەیان بوو بۆی بایکۆتەکان هەڵبسێرن و بگەڕێنەوە بۆ سەر کارەکانی خۆیان کە نەخۆشخانەکان و ناوەندەکانی تەندروستی و بە تایبەتیش بەشەکانی فریاکەوتنە ئێمە لەسەر داخوازی داواکاریەکانی بەڕێزیان وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی پشتگیری و پشتیوانی تەواوی داخوازی داواکاریەکانیان نەکەین و بەشێک لەو داواکاریانەی کە ئەمڕۆ پێشکەشی ئەنجومەنی پارێزگا و بەڕێز پارێزگاری سلێمانیان کردووە ئێمە هەندێک لەو خاڵانە لە ڕابردوو لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە وەکو بڕیار بە داواکاری و پێشنیار بڕیارمان لێدا و بەرزمان کردوێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر بە گرنگی ئەزانین کە ئەم داخوازی و داواکاریانە و ڕەنگە لە دوای ئەم داواکاریانەشەوە کۆمەڵی سەرنج و پێشنیار بە شێوەی پرۆژە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە ئاراستەی هەم ئێمەوە هەم بەڕێز پارێزگاری سلێمانی بکرێەوە دواتریش بەرز دەکرێتەوە بۆ وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران ومێ دەکەین ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی هاوکار و پشتیوانێکی باشی بەڕێوەبەرایەتی گشتیە تەندروستیەکان بێ بۆ ئەو پرۆژە و پێشنیارانی هەیەە بە تایبەتی لە ڕووی زیادکردنی داهاتەوە بۆ سێکتەرەکانی خۆیان بۆی بتوانن بەشێک لە کەم و کوڕەکانی خۆیانی پێ جێبکەنەوە.